پندێک هەیە لە کوردەواریدا دەڵێ کانیەک ئاوت لێ خواردەوە بەردی تێماوێ. واتای ئەو پندە ئەوەیە کەسێک چاکەی لەگەڵ کردی لە بەرامبەریدا چاکەکار بە و خراپەی لەگەڵ مەکە. جاوەرە باشتێکت پێ بڵێم لێرەوە، ئێمە ئەگەر بەرامبەری کەسێک چاکەی لەگەڵ کردین لە بەرامبەریدا خراپە نەکەین، ئەو پندە ئەگەر بۆ ئینسانێک ڕاست بێت ئەدی خوای پەروەردگار چەند چاکەی لەگەڵ ئێمە کردووە. کەچی زۆر کەس هەیە لە جیاتی ئەوەی شکری خوا بکە و چاکەکار بێ لە بەرامبەر خوای پەروەردگاردا کەچی خراپە دەکات. ئایا ئێمە ئاو خواردنەوەمان و ژیان و مردن و ئاو و هەوا و خۆراک و چی لەو دنیاە هەیە هەمووی هی خوای پەروەردگار نییە؟ دەی چەند کەس هەیە بە گوناه و تاوانەکانی بەردەخاتە ناوکانی خوای پەروەردگار و خوای پەروەردگار لە خۆی تووڕە دەکات. کەواتە وریابە ئێمە هەموو شتێکمان هی خوای پەروەردگارە، خوای گەورە چاکە و فەزڵی زۆری بەسەر ئێمەوە هەیە، بەرد ماوێ ناوکانی خوای پەروەردگار و تاوان و گوناه مەکە بەرامبەر بە خوای پەروەردگار، سوپڵە و خراپکار مەبە بەرامبەر بە خوای پەروەردگار، چونکە ئێمە هەموو چاکەیەکمان هی خوای گەورەیە. دواتریش بیرت نەچێت لە قیامەتێ دەچینەوە لای خوای پەروەردگار، کەواتە هەمیشە چاکەکار بە.